شەو سعات 11 شەو بوو لەلایەن حرسەکانی ئێمە هەست بەوە کرابوو کە خەڵکیەکە بێ لە پشت مرکزەکەەوە لەو پشتی مرکزەکە تاان چۆڵەوانە لەگەڵ مستەودە ئاساحەیە کە تقریبن 500 متر 600 مترێکە بێت چۆڵەوانە دوای ئەوە کە هەست پێکرا بوو دیارە یەک دوو تەقکراوە لایەن حرسەکانە ئەوانیش لەو کاتەیە یەشیان خۆی تەقاندوێتەوە بە تەقینەوە ئەوەی کە خۆی تەقامتەوەی تریش بریندار بووە و کەوتووە. دوای هێزەکان مانگەیش ناوی سەیرمان کرد دیارەوەی کەوتبوو کە هەر بە برینداری مرد بوو بەڵام ێش حیزام ناسفەی پێوە بوو بە تەقانەوەشتیوا خۆی حەزر کرد بەس فریان نەکەوت بوو. دوای ئەوەی ئێمە کۆنتترۆلی ئەو دەوروبەرەمان کرد تەواو منتیقەکەمان کۆنتترۆل کرد و برادرانی پێشمەرگەش هاوکاری باشیان کردنەوە شورتەی نەوتی شەر لەگەڵمانە ئامادە بوون شەو گەڕان تەبعاً هەستمان بۆ کرد کە خەڵکی تریان لەگەڵا بێ ڕۆیشت بێتن بەرەو ماڵەکانی پشتەوە تقریبا تا سعات 2 شەو گەڕین کەسی ترمان نەدۆزیەوە هەرو دوانە بوو بەڵام هاتنی و دوانێ پێمان وایە سنوورەکەمان نێزیکە لەگەڵ داعش ئەمە هاوسنووری لەگەڵ حەویجەوانە و لە هەمان کاتا دێ قەرەتەپە و ئەم دیانێم لە ئەمە چەمێکی زۆر گەورە هەیە کە تا ئێستا قوتی وای لێ نییە بۆ شێوە قوتی خۆمانی لێ نیە ڕنگ بێ هەر لەمانە خۆیان شار بێتەوە و ئەو هێزانە بن کە دابڕاون لە کەرکوانە دەیانێت لێرە لە فرسە دۆرگرن و دەست بۆ شێنن بەس خۆشببختانە نیانتوانی شتێک بکەن و ئامانجەکانی خۆیان پێکن و کوژران لەلایەن هێزەکانی ئێمەوە.